بینیم سڵاو لەوێ کا کردو هاتی بۆ ئەم پێشەنگات پێت چۆن؟ سڵاو لە تۆ و لە بینەرانی خۆشەویست و دەستخۆشی لە هەموو ئەو خانمانایەکەم کە بەدەستە ڕنگینەکانی خۆیان ئەم پێشەنگایان کردوتەوە و کاری خۆیان تیاکەن هیوام سەرکەوتنیانە بە کارێکی زۆر باشیشی ئەزانم. تەندروستی خۆت چۆنە و لەگەڵ ئەوەشدا تا چەندێک گرنگە بەرهەمە خۆماڵیەکان بهێنرێتە بەرچاوی هاوڵاتیان؟ بەڵێ من زۆر باشم لە ڕووی تەندروستیە و بەرەو باشبوونی دەچم وە زیاتر ئەگە بەرهەمە ناوخۆیەکانی خۆمان ئاوە بەردەوام بێت ئەوە زۆر باشترە زۆر جوانترە زۆر زیاتر کللتور و کوردەواری خۆمان ئەکرێتەوە و ئاوەڵا بێ و زۆر جار سیرەکەی لە سینەوە هەنێشت دێت کە توجارەکان ئەهێنن بڕوا بکە هیچیان بەقی نیگارێکی ئەو گوڵەی دەستی خۆمان جوان نیە. کێ زۆر هاوکاری کردوی شاعیری کرد کە بگاتە ئەم دۆخە باش؟ وەزیری تەندروستی کێستان خان زۆر لێرەوە زۆر سپاسێکم. کردو هیچ شارێک شتێک بەسەر چاو ئەزیزەکەم چاوەکانم بێگلێنن بەبێتۆی ساتێک گریان ساتێ باوەش ئەم شانەوەی نەماڕۆیی ئەی خالقی ژین و عشقی پڕ لە خەم و سەرشێتانم هەتاکوکەی بڕواناکەی بە گریانی ئەم چاوانم ئەوەش پێشکەش بەیەوە. بەرهەمێکی تازەتەیە؟ بەڵێ سەردەمانێ پڕ لە گومان سێم کتێبمە کە چاپێکەم و پێ ئەچێت بۆشم بکەن بە دیوانێک و کۆی شعرەکان. بەڵێنی ئەویان پێیاوی کە دیوانێکی باشت بۆ چاپ؟ بەڵێنیان پێداوم. تۆش بەردەوامەبی لە نووسینەکان و پرۆژەکەت گەورە دەکەیت؟ بەڵێ بەتاکید ئێستا حالیان زیاد لە 55 شعری تازەم هەیە ئەوە لە بەرگی دیوانەکە ئینشەڵا ئەوان دابەزێن و ئەمجارە کۆکراوی سێ کتێبەکەشم ئەکەما یەکبەرەکە. خۆش بە منە هەیە بچمە لای بەشێک لە هاوڕەکانی کا کوردۆ کە هاوکاری کا کوردۆ بن بۆ ئەوی کە تەندروستێکی باشی هەبێت و دۆخی بگەڕێتەوە دۆخی پێشووتری ئەگەر بیت بەراوڕووی خۆرەکە زۆر سپاس دەکەم بیتە ئێرەوە تا چەندێک هاوکاری کوردۆی شاعیرتان کرد بۆ ئەوەی دۆخی بێتەوە دۆخی ئاسایی خۆی؟ بەڵێ ئەو دۆخەی کە کوردۆی شاعری هاوڕێمان تووشی بوو ئێمە بە دۆخێکی ڕێکەوت و سوتفەی نازانین لەوانەیە دەسەڵاتی دیاری سیاسی بەعان قەز لە ڕێی خەڵکانی خۆیانەوە بە نەوعینە لەوعیان بە نەوعەیە لە نەوعەکان تووشی ئەم دەردە مدمینیان کردبێ دوجار بە ئیرادەی خۆی و هاوڕێ و کەسە و دۆستا دڵسۆزەکانی لەو تەنگنەژە لەو ژیانە قورسە لەو شێوازە قورسەی ژیانی دەربازی بوو و هێشتا ژیان جوانی تیاماوە کە خەڵکانی دڵسۆز بۆمانی ئەسەلمێنن و ئێمەش خۆمان بە دڵسۆز و پەرۆشی ئەو زانیوە و کەسانی بەناوبانگ وەکو نووسەر شاعیر چکا کورد و عەبدوڵا بێت چ شاعیران نووسەرایتری بەناوبانگ بێت معارەزن بۆ ئەوەی کە دەسەڵاتی سیاسی تاکڕە و دیکتاتۆر لە ڕێی خەڵکانی خۆیانە زەفەریان پێ بەجا بە هەر شێوێک لە شێوەکانە ئەوەی کە بینیمان لە ناو حیزبێکە دەرمان خواردن ڕوویدا ئەمە هەر لە چوارچێوەی حیزبانیە لە کۆمەلگا من وایە بینم بە هەموو پێشبینیەکانی خۆم وایە گومانمان لە دەسەڵاتی تاکڕەوە ئەو نەفەسانەی کە ئازادی ڕادەربڕین و قەڵەمە ئازادی خوازەکانیان قبول نییە دەیانەوێت بە جۆرێک لە جۆرەکان دفن و کفنیان کەن و لە ناو خەڵکە ئاعتیبار و ناوبانگیان نەوێڵێ و لە ناوی ببەن لە ناوبرنێکی جەستەیی و ڕۆحی و ویستیانم قەڵەمە لە ناو ببەن بەڵام ئێمە و چەندانی دڵسۆزی لە ئێمە دڵسۆزتر نیان هێشت ئەم قەڵەمە جوانە بە ناوبانگە لە ناو بچێ جارێکتر چرایی ئەم قەڵەمە گەشایەوە و وا لە برەودا و بیرۆکەشمان هەیە بۆ چالاکی داهاتوو. چالاکەکان چیە بن؟ چالاکیان بەژاربوونیەتی داوامان لێکرەوە بەژار بێت لە کۆڕێکی شێعردا و لە داهاتوشدا هەوڵ دەدەین لە کۆکردنەوەی شێعرەکانی لە تایبکردنی شێعرەکانی هاوکاری بین و تەشجیعەکەین و بەردەوام ناهێڵین دەستنووسەکانی بفەوتەیەگە لای خۆشی فەوتێ لای ئێمە پارێزراوە من خۆم نەک هەر کا کوردۆ عەبدوڵا بەڵکو نووسەرانی تریش دەستنووسی چیرۆکەکانی لای من پارێزراوە کە نوسخەی لای خۆی نەماوە بۆ نمونە ئازاد پێنجێنی چیرۆکی نووسیوە نسخەی ئەسڵی دەستنووسەکەی لای خۆی نەماوە بەس من لای خۆم پاراستومە دەستنووسی ئەمیژەکە لای خۆشی بفەوتێ بە هەر هۆکاری لەو کارەکان ئێمەی پارێزین بەڵێ ئێمەی پارێزین چکەمە ئەم پاراستنی دەستنووسی
ئەدەب و نووسینە بەشێکە لە خزمەتکردن بە مێژووی ئەدەبی میلەتەکەمان چکە مێژووی ئەدەبی میلەتەکەمان لەسەر دەستی چەند کەسێکی هاوشێوی کا کوردۆ و کاگازا بنیاد دەنرێ لەبەرەوە ینی دڵسۆزی بە زمان بە وشە بە شەفەیی زۆر ئاسانە بەس بەکردەوە گرنگە و هوەر و جوانی لەوەیە بەکردەوە بیسەلمێنێ کردوێت چیت هەیە بۆ هاوڕە دڵسۆزت زۆر سپاس و ڕێزی تایبەتی مێ بۆ کاک ئاکۆ شارۆشی بەڕاستی دیبێتێکمان کردووە لە پارکی ئازادی شتێکی زۆر جوان بوو هەمووی لەسەر کامێرە و ڤیدۆ و مۆسیقا و کۆمپیوتەر هەر هەمووی ئەرکی خۆی بوو بەڕاستی شتێکی جوان و خەڵک زۆر لێ رازی بوو و من لێرەوە زۆر لە ناخ و ڕۆح و هەستمەوە سپاس و پێزانینی خۆم بۆ کاگاکۆی هاوڕێم دەرە بڕم کە دەستنووسەکەمی هەڵگرتووە لای خۆشم نەماوە زۆر شتی کەشمەیە بەس ئیشەڵا ئەمجار بە بەرهەمێکی نوێ و جوانەوە کتێبەکەم پێشکەش بە خوێنەران و هەواداران و عاشقان بە تایبەتیەک هیچ خوێنراوێکە هەیە بۆ هاوڕە دڵسۆزت ئەگەر هاتی هاوڕێ پێویست ناکات لە درگابەی مەگەر تر پێی پێت ناناسم باشی تر دڵی ڕۆح و کەساسم بەتاڵە قشتا هەڵبواسم بۆچی دڵەفەڕ هەستی هاوڕێتی لە وڵاتی ئێمە زۆر کەم بۆتەوە بەهۆی نەبوونی ئینتیماوە ئینتیمامان بۆ هاوڕێتی نەماوە ئێمە دڵسۆزیمان بۆ دەوروبەرەکەمان نەماوە ئێمە هەمومان دەمانەوێ دەوروبەرەکەمان بکەینە پەیژێ بۆ سەرکەوتنی خۆمان ئێمە بە لە ناوبرنی کەسە ئازیزەکانمان وەکو جاران پەرۆش نین وەکو جاران دڵمان پڕ نییە بەلامانەوە زۆر ئاساییەکێ لە ناو بچێ یەکێ زەرری پێ بگا یەکێ تێک بشکێ بەداخەوە کۆمەلگاکەمان پێویستی بە بنیادنانەوەی ئینتیما هەیە بە هەموو جۆرەکانیەوە ئێمە بەهاو خێمە جوانە مرۆڤایەتی و ئینسانی و کۆمەڵاتەکانمان لەلا زۆر کەس بووە کۆمەلگامان تێشکاوە لە ڕووی مەعریفیەوە بەداخەوە سپاس بۆ ئێوەش زۆر سپاس خۆشحاڵم